شايفني لينا بيتو قرنيا چوارەم ڕۆژی مانگی ڕێبەندانی 2024 کاتژمێر 7:30 بەیانی بوو. چاوەڕوانی هاوڕێیان بووین بۆ ئەوەی بەڕێبکەوین بۆ گوندی ڕێژنە. سوپاسدانەکەم کە بەم بەیانی و سەرەتای ساڵی تازای لەگەڵمانە. سوپاسدانەکەم بەخێر ئێمە کە چوینە شوێنەکە دارە سوتاوەکە لە دوور ئەبینن چکە دارەکە دارێکی زۆر گەورەیە. ئەو ئیشێکی ئێمەکەین ئەمڕۆ چاندنی دووسەد نەمامە و چاڵەکان ئامادە کراوە کە ئەچینە ئەوێ ئەمە چاڵەکان دەستنیشان کراوە شوێنەکەی لە تەنیشتی کەڵەکەەوە بەڕیز ئێمە نەمامەکانە چێنین. خەڵکی گوندەکە کاکجێگر لەوەیە بە ئامانەتەوە لەگەڵ ئەنجومەنی گوندەکە کە قسەمان کردووە بەڕێزیان ئاگیان لە نەمامەکانی بێ بۆ دواتر هەر نەمامێک لە شوێنی تا ساڵێکی تەمەنی درەختە سوتاوەکە بێکە بە نزیکی لە 200 ساڵ هەنێک لە خەڵکی گوندەکە لە زیاتریش لە 200 ساڵە بەڵام ئێمە ئەوەی کە لە شوێنەکە جێگەی ئەبێتەوە بە زۆرینی ئەو قسانی کە کراوە توانە 200 ساڵ 200 نەمامان هێناوە. ئێستا کە ئێمە ئەڕۆین زۆر گرنگە دابەشی دوو گروپ بین خاصەکەی کە دابەشی سێ گروپە بن و ئەم گروپێکی ئێستا دروستەکەین لەوێ لەگەڵ خەڵکی گوندەکە و هەر بەڕێزێکی کە خۆی هاتووە تر لە دەربەندی خان و لە هەر شار و شارۆچکێکیکەوە ئێمە تێکەڵ ئەبین واتە ئێمە گروپێکی هەرەوەزی لە ئێوە و لەو بەشداربوانی کە لەوێژ ئامادە بوون ئەو گروپە دروست دەکەین. بەڵێ ئەبێ خۆی بچکە بەناو گوندەکە ڕۆشتین بەناو گوندەکە ڕۆشتی بزانم ئەم فەرع بوو بەڵێ دەسەچە بوو. ئێمە نزیک بووینەوە لە شوێنی ڕووداوەکە. ئەو پرسیارە دووبارە دەکرایەوە کە بۆچی دەبێت درەختێکی وا بە تەمەن بسووتێنرێ. سپاسی ئامادەبوونتانەکەین بەناوی خۆمان و هاوکارانمان بە خێراتنی ئێوەی ئازیزەکەین وەک دڵسۆزانی ژینگە ئەمڕۆ لەگەڵ ئێمە هاوکارە بن. ئێمە وەک هەمومان نەزانین کە پەیامی چالاکیەکە لەلایەن شاگوڵ عەلی وەک نوێنەری ڕێکخراوەکان خوێندرایەوە. بەڕێزان نوێنەری قایمقام، ئەنجومەنی گوند، نوێنەری ڕێکخراوی دڵسۆزانی دەربەندی خان پەیامی خۆیان گەیاند. خەڵکی گوندەکە ژن، مناڵ، پیر، گەنج و کوڕان و کچان دەستمان کرد بە ڕواندنی 200 نەمامی بەڕووی تەمەن 1 ساڵ.
هەمان ڕۆژ خەڵکی گوندەکە دەستەیەکی پێکهێنا بۆ چاودێریکردنی نەمامەکان. ئێمە ئەرکمانە وەکو خەڵکیەم گوندا پارێزگاری لەمە بکەین ئەم کارە مەزنە گەورەی ئێوە هەر کەسێکتان تەقیقدا لە جێگایەکەوە دەڕێگایەکەوە هاتبێتە ئێرە بۆ نەوە بەداوینەوە بیگەڕینەوە کە بڵین ئەوە بەرهەمی سایەی سێبەری هەر دارێک لەمانە کات بمێنێتەوە بۆ ئایندا چۆن باوبا پیرانمان خزمەتیم داران کرد و هەمومان ئەمڕۆ بە خەمکینیەوە بۆی وەسابووین ئەو دارانەش بەرهەمی ماندووبوون و دڵسۆزی و خۆشەویستی ئێوەیە بۆ ئێستا و بۆ ئایندەی ئەم نیشتمانە نمونە ئێوە زۆر ئێمە قەرزاری لوتف و چاکەتانین زۆر بەخێر وەک نەریتێکی ژینگەیی 100 تورەکەی قوماشی خام پێشکەش بە ئامادەبووان کرا. دەستان خۆش بێ زۆر سپاس. بۆ ڕێزی درەختێکی بەڕوو کە زیاتر وەکۆی کە خەڵکی گوندەکە دەڵێن زیاتر لە 200 ساڵە کە تەمەنی هەیە خزمەت بە مرۆڤایەتی و تەواوی کۆی ئیکۆسیستەمی ژینگەیمانەکات لەبەرەوە چەند سانەیەک بە بێدەنگی لە شوێنی خۆمانەوەستین وەکو ڕێزگرتنێک بۆ درەختە. پیرەدارێک چەندین ساڵە من لەم شوێنە کەس نەیتوانی بمجوڵێنێ شەرمە ئەمڕۆ ڕۆڵەیەکم بەدەستی خۆی بمسووتێنێ ئەنفال و کۆڕە و کیمیاوی لەم زێدە نەیان جوڵاندم تۆپ و تەیارە و ڕاجیمە بۆ ساتێک نەیان ترساندم ڕەگ و ڕیشەم لەم خاکەدا هێندەی تەمەنم ڕۆچووە تەنها خەمخۆران دەزانن سووتانم کارە سات بووە 200 ساڵە خزمەتی من بەردەوام و بێپچڕانە سووتاندنی پیرەدارێ هەمان بەرنامەی سوڵتانە سیرکەن ئەمڕۆ وا دڵپیسێ ئەوەی دوژمن نەیکرد کردی عیبوو ئارە قوبوڵ بکرێ لە سایە و سێبەری کوردی من وەکتونی باوە عمرە لق و پۆپ و نەوەم زۆرە دەبێت هەردەنگ بداتەوە حەیران و لاوک و هۆرە بە بڕین سووتان هەڵپاچین ئەم کوردستانە چۆڵ ناکەم هێندەی باڵی مێشولەیەک سەودا بە خاک و خۆڵ ناکەم لەو ساتەوە ژیان هەیە کورد و داربەڕوو وەک دوانە پشت و پەنای یەکتر بوون و ئەو گۆچان و ئەمی شوانە بەڕوو ڕێژ نەدەست لەملانن بیرکێیەک و دووی تورانە زاڵمی زۆرمان بەڕێ کرد کوردستان هەر ئاوەدانە دڵنیاتان دەکەمەوە من لەسەر بەردیش بێ ئەڕوێم هەر کاتێک دار زمانی گرت من تەنها بە کوردی ئەدوێم